بسم الله الرحمن الرحيم. سپاس و ستایش بۆ خوای تاک و تەنها و بێشەریک کە قورئانی پیرۆزی بۆ مرۆڤایەتی بە ڕەحمەت و بەرەکەت ناردە سەر زەوی بە دوایین پێغەمبەردا محەممەدی خۆشەویست صلی الله عليه وسلم. لە پێشانگای نێودەوڵەتی کتێبدا بۆ جاری سێیەم لە سلێمانی بەشداریم کردەوە. سپاس پەروەردگار دەکەم و دوعای خێر بۆ خاوەنی پێشانگا دەکەم کە ئەو هیمەتەی نوان لەگەڵ ستافی تەواوی پێشانگا ماندووبوون و شەونوخونیەکی زۆر ئەم کۆمەڵە کتێبە لە ناوخۆی وڵات و لە دەرەوەی وڵات بە پێی توانا هێنرایە بەر دیدەی خوێنەران. گەورەی کتێب لەوەدا دەردەکەوێت خوای پەروەردگار قورئانە پیرۆزەکەی کە کۆتا پەیامی ئاسمانە بۆ سەرزەوی، کۆکەرەوەی هەموو کتێبە ئاسمانەکان و سەرجەم پەیامی کۆتایی پێغەمبەران لە پێغەمبەرانی پێشوویەوە هەتا کۆتایی ناوی ناوە ئەلکیتاب، ذالک الکیتاب لا ڕەیب فیه. گەورەی بۆ کتێبە کە قورئان ناوی ئەلکیتابە. وڵاتی کوردستان کاتێک ئاوەدان دەبێ، کاتی ئینسان دڵی پێی خۆش دەبێ، بە نیشتیمانێکی بەویستی خوای پەروەردگار بەرەو داهاتووی گەشتی دەبینێت کە نمونەی ئەم کتێبخانانەی تێدا بێت. دکتۆر محەممەد بیخانی بیرمەندی گەورەی کوردستانی ڕۆژهەڵات سەیەکی جوانی هەیە، دەڵێ هەر کاتێک چیتە ماڵێکەوە سەیرت کرد مەتبەخی ماڵەکە کەوانتەر و پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی کە زەرورە هەبن گەورەتر بوو لە کتێبخانەی ماڵەکەی. سەیری ئەوە مەکە چەند سەرمایەدارە بەزەیت پێدا بێتەوە دوعایەکی خێری بۆ بکەچونە زۆر هەژارە. هەر شارێکیش پێشانگاکانی پڕبن لە کەلوپەلەکانی هاوردەی دەرەوە، لە ئامێرە ئەلکترۆنیەکان، لە جلوبەرگە نایابەکان، لە کاڵا بە نرخەکان، لە ڕازاندنەوەی ماڵەکان. بەڵام ساڵانە جارێک پێشانگای کتێبی تێدا نەبێ ئەو شارە هەژارە، ئەو شارە داماوە. جا ئێمە بەویستی خوای پەروەردگارەکە ساڵی جارێکیش بێت لەو داماویە دەردەچین، لە هەژاری دەردەچین، ماڵەکانمان بەشێک لە بەرەکەت، ڕەحمەت، نور، خۆشەویستی، بەها جوانەکان، ئەخلاقی بەرز هەمووی لەڕێی چەندێڕێکی جوانەوە دێتە ناومانەوە. منداڵەکانمان، نەوەکانمان لە دەستی زۆر شت ڕزگاریان دەبێت بە خوێندنەوەی کتێبێک. من دەڵێم هەر کەسێک کەوا بەردەوام چوو بۆ شوێنێک و کتێبێکی لەگەڵان نەبێ پێداچوونەوەی بۆ ژیانی خۆی بکە، بەشێکی گەورە لە تەمەنی بەفیڕۆ چووە. خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ئەم پێشانگا و خاوەنی پێشانگا و هەموو ئەو کەسانەی کەوا بە نووسینێک بەشداریان کردووە، بەرەکەت بکەوێتە تەمەنی ئەو کەسانەش کە بە لاپەڕەی کتێبێکیش بێت دەخوێننەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.